ئێمە دەتوانین ینی هەر لە منداڵیەوە منداڵەکان فێری مەلەکردن کەین یا بۆ کلاسەکان ئامۆزش ببینن یاوەی کە لەسەر بێسلا کاناڵە تەلەڤیزیۆنەکان ئەوەی بۆ بکرێت تەبلیغات بکرێت کە بەڵێ منداڵەکان بۆ مەلەکردن نیازیان بەوە هەیە کە حتمما فێر بن چونکە ئەگە فێر نەبن بستنە نێو ئاوەکە ینی بۆ ڕوودخانەیەک بۆ هەر جگایەک بێ شوێنێک بێ کە ئاوی لێبێ زۆر دەتوانێت خەتەر بێ ینی ئەوەی کە حتا خودای نەکەردە خینکانی بەدواوە بێ. ئینسان دەبی فێرە مەلە بیت لەبەرەوەی لە مرد ڕزگار بیت ئەرکی دایک و باوک پێواش هێواش مناڵەکانی خۆی فێرە مەلە بکات و هەتا لە مرد ڕزگاریان دەبیت کارگیرێک زۆرە لەسەر ئینسانەوە. ئەوە زۆر تشتێکی هەڵەیە کە بچنە جێی ڕووبار جێیەکی گەشتیار و یعنی کە حکومەت ئەو جێیەکی خۆشی لێیە کە ئەو ڕووبارانە حەزمان لە حکومەت داوای لە حکومەتی هەرێمی دەکەین هەرێمی کوردستان ئەو جێیانە جێی ڕووبار و ئەوە هەموو سیمەکی لێدەن و داک و بابیش حەزمان لێیە نەسیحەتێکی جوانی لێ بکەن لۆ ئەو منداڵانە جوانانە.